کاکە تەواو تێگەیشتم کەس منی ناوێ ڕێز خۆتان بگرن کوڕە ئایا ئێوە قەت لە دەستان دێ کەسێکی بێتاوان بکوژن؟ ئێمە وامان کرد. بەجددی ئەو شەو دەیکەین گاڵتەی تێدا نییە. ئەو 50,000 قسێ بکەی. ئەیشان تۆ ئەم شەو هەتا بەیانی عومەر لە لای خۆت هێڵیەوە هەرچۆنێک بێ کارەکەت ئەوەندە گران نییە. بە گوێرە کاتی دیاریکرا ژوورەکە بەجێ دێڵین. من کەسێکی زۆر وەحشیمە. وانابێ هەموو شتێکت کردۆتە یاری و فشکات جەنگیز. هەموو شتێک یاریە کاکە. دەکەواتە بڕۆ هاوڕێکی گاڵتەزاریوە خۆت دۆزەرەوە. ئەی دوایێ بیرم ناکەی. جەنگیز دەی با بتگێنێتە ماڵەوە. برادەرینە ئێوە بڕۆن من ئەو دەگەێنمە ماڵەوە. ئاساییە ئێمەش بین لەگەڵت؟ نا بۆچی دێن ئێوە بڕۆن. تۆ ئامادەی بۆ کارێکیان نا کە دۆڵەمەندمان دەکات؟ دەبمە قاتیل کوڕە قاتیل فەوتاندنی عومەری خۆمان. بڵێ بزانم ئەیشان دەزانێ؟ وا دەزانێ بەس دزیە دایناوە 2-3 ساڵی تر بەربێ. چی بەدەستێنی جەنگ و بە بەردێک دوو چێشکە هەم بەدەستهێنانی پارەیەکی زۆر و زەوەن هەم بەدەستهێنانی کچێکی نازداری خۆشەویستی برادەرەکەت. ناوێری چەکەڵگری عەلی ئەگەر نایکەی بێنە خۆم بیکەم. پێم ناڵێکیت پێ دەکرێ؟ ها؟ هەرەوە ما بوو مناڵێک چەک هەگرێ و بیتەقێنێ دەتەوێت کارەکەمان فەشەل بێنێ؟ بەیەکەوە ئەو کارە دەکەین تا دەگەینە کۆتایی. لێر ناترسم کاکە عەلی. ئەوە یاری نییە ڕاستیە. ئەیشەن ئاگات لە خۆیە؟ کێ دەڵێ دەگەینە بەیانی عومەر؟ نەوەک تا هەتایە یەکتر نەبینینەوە. دەمەوێت ئەم شەو تا بەیانی لەلام بی. ئێستا تەنیا دەی بڕۆ. پەلە بکە کوڕم نازانی تەنیا 2 سعات کاتمان هەیە؟ با پاسەوانێکی تر نێ زوو بەدەی. سلێمان ڕاوەستە چێ لێ؟ ڕاستە کوڕە منم خۆ ناتەوێت لە جەنگیزی برادەرت دەی. ها تۆی بزانم بەو درەنگ شەوە لێرە چ دەکەی؟ کوڕە جستانەکەم لە ناو دۆڵاب جێهێشتووە پارەی تێدایە. بەیانی جەنگیز بەیانی وەرە تۆ یارسە یارە نازانی؟ دەزانم کاکە تەنها 2 دقە تۆ من بخە ژوورەوە ئینجا منیش فێری یاری گرنگەکانی ژوورەوە دەکەم. نا بابە نامهەوێ فێری کاری ژوورەوە بم. ئاخێ هەراوای بۆیە ژیانە داوایە. کاکە بە نەرمنیشم وتووە ئەگەر دەڵی تەلەفۆنی بۆ بکە.
ئەرێ چ پێوە دێکە لەگەڵ خانووی بەڕێوەبەرە هەیە ها؟ ئەگەر لێ نەبێ بۆ خۆت دەزانی. وەرە با تێتگەێنم. ئەو ڕۆڵەتی هەیە ئەها کە دەسوڕێتەوە دەبێ زۆر بە دیقەتەوە سێری بکەیت. خۆکلاوت نییە کورا. کاکە ئەگە درۆم کرد هەتوو چاوم دەربێنە. ئەو جا بڵە پارەی حرام پەیدا دەکەنەوە؟ کار لەکوێ کەوتووە و کوندە لەکوێ دراوە؟ وەڵڵا کاکەم بۆ خۆم لێرە دوو کار دەکەم بۆ ئەوی بتوانم منداڵەکانم بەخێو بکەم. دەڵێ چیەوە دونیایەیەتی؟ ئەوە چێ؟ بەنەفرەت بی بەنەفرەت بی بەخاتی خوددا مەمکوشن منداڵم هەیە دوو منداڵم هەیە سو بیکوشە بەنەفرەت بی بیکوشە. تۆ دەمری بۆیە ئێمە بژین. خۆشم دەوێ ئیشان. منیش زۆرم خۆش دەوێ. هەرگیز لە بیرت ناکەم عومەر. بيقولوا كلام زي كذا. برمدن نشان باوکە تۆ درۆت لەگەڵ کردم. ئاوا پێویستی کرد ڕێگایەکی ترمان نەبوو. من کچی خۆم دەناسم. هەموو شتێک ئاشکرا دەکەم. سیرکە تەندروستی هیچ باش نییە. دکتۆرەکان ڕۆژ بەڕشتی خراپتر دەڵێن. بۆیە هێناوت مێرە تاو کارێ بکەی. شەت ئەیشان تۆزجان.
ئەیشان ئەو شەوە ئیتر ئەو شەوە هاتە لام و کاتێ ڕەتم کردەوە شێت و هار بوو وتی دەمبینی بزانە چەند دەوڵەمەندە بم پەشیمان دەبێەوە وتی ئەو شتێ بەتەما بووم ئەو شەو دەیکەم ئەیشان ئەیشان تخوا بم بۆرە عەمەر دادگا بڕیاری خۆیدا دادگای کراوەی کۆماری تورکیا لە ئیستانبول بە گوێرەی مادەی نوێمی دادگای دەوڵەت ئەنجامی خۆی ڕادەگەیەنێت بە گوێرەی یاسای سەزادانانی دادگای دەوڵەتی تورکیا مادەی 63 بڕگەی 92 کە 30 ساڵە جێبەجێ دەکرێت تاوانبار عومەر ئوچار دانیشتووی ئەستانبول سەزای بەندکردنی هەتایی بەسەردا سەپێنرا. منداڵەکەت نزیکەی 5 هەفتەیە دەتەوێت سەیریکەی؟ نەخێر ڕاستیەکەی باشترە تەماشاکەی. مناڵم ناوێ دەمێ بیچوێنم. دڵی لێ دەدا؟ بەڵێ لێ دەدا. دەتوانم گوێم لێ بێ؟